فروشمەکانتان بەرز لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتیمان کە چەندین ساڵە بەهۆی دۆخی نالەباری کوردستان لە بواری ئابووری و سیاسی و شەڕی دژی داعشدانمان بە خۆماندا گرتووە. بێدەنگ بووین لە ئاستی سەرەتاییترین مافی خۆمان کە دامەزراندن و دابینکردنی هەلی کارە. بەڵام لە ئێستادا دوای نزیکەی 8 بۆ 9 ساڵ لە چاوەڕوانی و سەرەڕای نەبوونی کارمەند و نەکردنەوەی چەند فەرمانگەیەکی تر کە لەلایەن خێرخوازانەوە دروست کراوە بەهۆی خانەنشینی و سەفەرکردن و وەرگرتنی مۆڵەتی بێموچە لەلایەن چەندین فەرمانبەرەوە. بەڵام ئێستا بەهۆی نەمانی قەیرانی دارایی و کۆتایی هاتنی شەڕی دژی داعش و نەمانی هیچ بەهانەیەک بۆ دانەمەزراندنمان چەند پێشنیار و داواکاریەک بۆ هەر سێ سەرۆکایەتیەکەی هەرێم دەخەینە ڕوو. تاکو پێش سەری ساڵی تازە کاری لەسەر بکرێت بە پێچەوانەوە هەموو ڕێکارێکی مەدەنی و یاسایی دەگرینە بەر لەسەرجەم شار و شارۆچکەکان بەبێ لە بەرچاوگرتنی دۆخی نالەباری وڵات و ئەگەری ڕوودانی هەر کارێکی نەخوازرا و دەخەینە ئەستۆی حکومەتی هەرێم. داواکاریەکانمان لەم چەند خاڵەی خوارەوەدا چڕ دەکەینەوە. یەک، لە پێناو بەرقەراربوونی یەکسانی لە دەستکەوتنی هەلی کاردا قەدەغەی کردنی چەندکاری لە سەرجەم فەرمانبەرانی حکومەت لە فەرمانگە ناحکومیەکاندا داوا دەکەین. دووەم، بە خزمەت هەژمارکردنی ساڵانی کارکردنی ئەو کەسانەی لە کەرتی تایبەت کار دەکەن و لێبڕینی لە سەدا حەوتی موچەکانیان بۆ کاتی خانەنشینکردنیان کە هەمان ئیمتیازاتی خانەنشینانی کەرتی حکومیان هەبێت. سێم، قەدەغەکردنی بەکرێدانی بڕوانامە لە سەرجەم دام و دەستگا ناحکومیەکاندا. چوارەم، کۆتایی هێنان و ڕاگرتنی دامەزراندن بە پاڵپشتی تەسکیەی حزبی و دانانی کەسی شیاو بۆ شوێنی شیاو. دامەزراندن و دابینکردنی هەلی کار بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان بە پێی ساڵی دەرچوون و کۆنمرە و پێویستی لە کەرتی حکومی و تایبەت بەبێ ڕەچاوکردنی مەرجی تەمەن و ئەزمموی کار. شەشەم، بڕینەوەی دەرماڵە بۆ ئەو دامەزراوانەی لە کەرتی حکومی و ناحکومیدا هەلی کاریان بۆ نەڕەخساوە بە جۆرێک لە 150,000 دینار کەمتر نەبێت تا ئەو کاتەی دەرفەتی کاریان بۆ دەڕەسێنرێت. حوتەم، دوورخستنەوەی کەسانی بیانی بێ بڕوانامە و ناکارامە و پڕکردنەوەی شوێنەکانیان بە کەسانی نێوخۆیی خاوەن بڕوانامە و لێهاتوو لە بوارە جیاجیەکاندا. هەشتەم، بە مەبەستی ڕەخساندنی هەلی کاری زیاتر دروستکردنی چەندین کارگەی بچووک و مامناوەند لە قەزا و ناحێ و شارەکان داوا دەکەین. نۆیەم و خاڵی ئەخیر، کەمکردنەوەی موچەی خانەنشینی پلە باڵاکان لە بودجەی گشتیدا بۆ ئەوەی ساڵانە ڕێژەیەک لە دەرچوانی زانکۆ و پەیمانگاکانی پێدا بمەزرێنرێت. ئەو داوایانەی کە پێشکەشی ئێمەیان کردووە خۆی لە نۆ خاڵا بینێتەوە هەموو داوای ڕەوا و مافی یاسایی خۆیانە. لە هەرێمی کوردستان گرفتێک هەیە ئەویش دانەمەزراندنی ئەنجومەنی ڕاژەیە بۆ دامەزراندن. بۆیە سەرجەم دامەزراندنەکانی کە لە ساڵانی ڕابردوو ئەنجام دراوە زۆرینەی تەسکیەی حیزبی بووە، مەحسوبیەت بووە، واستە و واستەکاری بووە لە دەرەوەی یاسا کردویانە بە نایاسایی کردویانە. لەوە گرفت زیاتر ئەوەیە کە لە ساڵەکانی قەیرانی داراییە، ئەوەی کە ناویان ناقەیرانی دارایی، فەرمانبەران، ئەوانەی کە خانەنشین بوون، ئەوانەی کە فەسڵ بوون بە هۆی دەوام نەکردنەوە یاخود چوونەتە دەرەوەی وڵات و هەرێمیان جێهێشتووە، هەمویان شوێنەکانیان پڕ کراوەتەوە بە مەحسوبیەت و بە تەسکیەی حیزبی